بەڵێ هەروەکو دەبینێ من ڕووماڵمان بەردەوامە چونکە ئەمە ڕاگەیەنراوە یاخود ڕاگەیاندنی کوژرانی حەسەن نەسڕڵڵا تەنها لەلایەن ئیسرائیلەوە بووە، لەلایەن حیزبوڵڵا هیچ پشتڕاستکردنەوەیەک بۆ ئەم بابەتە نییە. بەڵام ئەگەر باسێکی حەسەن نەسڕڵڵا بکەین، حەسەن عەبدولکەریم نەسڕڵڵا کە لە 13 ئۆغۆستۆسی 1960 لەدایک بووە و ئەو سێهەمین ئەمینداری گشتی حیزبوڵڵای لوبنانیە کە لە 16 ساڵی 1992ەوە بۆتە ئەمینداری سێهەم. لە کاتێکدا ئەم منسەبەی وەرگرت لە دوای ئەوەی کە عەباس موسەوی لەلایەن ئیسرائیلیەکانەوە لە 1992 لە 16 1992ەوە کوژرا. بەڵێ دەمانەوێت بێگومان لەم ڕووماڵە چەند ڕەهەندێکی جیاواز وەربگرین تایبەت بە کاردانەوەکان. هەر بۆیە لەگەڵ شرۆڤەکارێکی سیاسی لە عەمان کە لە ڕێگەی سکایپەوە لەگەڵمانە بە ناوی ئەحمەد شەناق گفتوگۆی زیاترەکەم. بەڕێز ئەحمەد، ئەگەر گوێبیستی دەنگی منی دەمەوێت تایبەت بە کاردانەوەکانی کوژرانی حەسەن نەسڕڵڵا گفتوگۆ لەگەڵ بەڕێزتان بکەم. ئەو کاردانەوانە چین ئەگەر بێت و هەواڵەکە ڕاست بێت لە 100% و حیزبوڵڵا خۆشی دان بەوەدا بنێت کە حەسەن نەسڕڵڵا کوژراوە. هل تسمعني أستاذي؟ بەڕێز ئەحمەد شەناق، ئەگەر گوێبیستی دەنگی منیت لە عەمانەوە لە ڕێگەی سکایپەوە ئەگەر گوێبیستی دەنگی منیت، بەڵێ دەمەوێت تایبەت بە کاردانەوەکانی کوژرانی حەسەن نەسڕڵڵا پرسیار لە بەڕێزتان بکەم. ئەگەر ئەم هەواڵە پشتڕاست کرایەوە کاردانەوەکان چین؟ فەرموو. سایل ئەنجامی داوە هەڵبەتە ئەگەر ڕاست بێت زیاتر لەوەی تەنها دەستدرێژیەک بێت بۆ سەر ئەمنیەت و ئاسایشی لوبنان. بۆ نمونە پێشتری سایل ئیسماعیل هەنیەی کوشتە بوو لە نزیک کۆشکی کۆماری و پێشتریش عاروری کوشت کە سەرکردەیەکی حەماس بوو لە کەرتی ڕۆژاوە. ئێستا ئیسرائیل هاتووە سەرکردەکانی بەرەی مەقاوەمە بە تایبەتی لوبنانیەکان تەصفیە دەکات و دەیان کوژێت. بۆ نمونە فەرماندەی ڕەضوان و فەرماندەی ئەنجومەنی سەربازی. و ئەمە مانای وایە کە ئیسرائیل هیچ بایەخێک بە ئاسایشی نێودوڵەتی نادات و دەستی کردووە بە لەناوبردنی سەرکردەکانی بارەی مەقاوەمە و ئێستاش دەستی بردووە بۆ بەڕێز حەسەن نەسڕڵڵا. بابەتەکە تەنها پرۆسەیەکی ئەمنی نییە، بەڵکو بابەتەکە پەیوەندی بەوە هەیە کە ئیسرائیل کۆمەڵێکی زۆر کەسی لە پشتە بۆ ئەم تەصفیەکردن لە ناوبردنە. حیزبوڵڵا 40 ساڵ ئەزمموی هەیە لە بەرەنگاریکردنی ئیسرائیل و ڕوبەڕووبوونەوەی ئیسرائیل لە ناو خاکی لوبناندا. لەلایەکی دیکەیشەوە من پێم وایە کە ئەم ڕووداوانە سەرنجی هەموو جیهانیش ڕادەکێشن، چونکە حیزبوڵڵا بەرەیەکی بەهێزە دژی ئیسرائیل. ئێستا ئەم پێم وایە کە ئەم شەڕێ کە دەکرێت جۆرێکە لە دەستی ئەمریکا و ئێران، واتە ئەمریکا و ئێران حیزبوڵڵا و ئیسرائیل دژی یەکتر دەدەن و دەیان بنە. باشە بەڕێز ئەحمەد شەناق، پێت وایە ئێران و عێراق پەلکێشی ئەم شەڕە ئەکرێن؟ بۆڵێ ئێران یەک گولەیش ناتەقێنێ بەر ئاڕاستەی ئیسرائیل. ئێران ناچێتە شەڕێکەوە دژی ئیسرائیل چونکە باڵی هەیە، باڵەکانی دەخاتە شەڕەوە. بەڕێزەکەم ئێران سیاسەتێک بەکاردەهێنرێت. ئێران بڵێ من بڕوام وایە کە بابەتەکە پەیوەستە بە دووبارە ڕێخستنەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە عێراقەوە بۆ سووریا، بۆ سوعودیا و بۆ یەمەن. لە دوێنێشەوە بەڕێزان سەرکردەکانش قسەیان کردووە. بۆ نمونە ناتانیاهۆ بە تەواوی ئەو ڕەت کردەوە کە دان بە دوو دەوڵەتدا بنێن. وتی ئیسرائیل هەموو کەناری ڕۆژاو و غەزە داگیر دەکات و فەڵەستینیش داگیر دەکات. واتە ناتانیاهۆ هیچ گومانێکی بۆ دوو دەوڵەتی نێشتەوە و ڕەتی کردەوە بە تەواوی. ئێستا ئیسرائیل دەستی کردو بە پرۆژەکەی خۆی. پرۆژەکەی بریتیە توانای ئەوەی هەیە لە قۆڵێکەوە لەگەڵ غەزە لەگەڵ حەماس شەڕ دەکات و لە قۆڵێکیشەوە لەگەڵ حیزبوڵڵا شەڕکات. ئەو توانایی هەیە؟ ئەتوانێت کۆنتڕۆڵی شەڕەکە بکات؟ بەڵێ من بڕوام وایە کە بابەتی سەرەکی ئێستا بابەتێکی زۆر ئاڵۆزە، ئەویش ڕێخستنەوەی ڕۆژهەڵاتی ناوڕاستە بە سەرکردایەتی ئەمریکا.
ئەمریکا دەیەوێت ڕۆژهەڵاتی ناوەڕاست دووبارە ڕێک بخاتەوە تەنانەت وڵاتەکە ئەوروپیەکانی شیش دەسەڵاتێکیان نییە ئێستا ئەمریکا خەریکی ڕێخستنەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ڕۆژهەڵاتێکی ناوەڕاستی نوێ دێنێتە کایەوە سیستەمێکی ئەمنی نوێی بۆ دادەنێت ئێرانیش بەشێک دەبێت لەم سیاسەتە هەر بۆیە پێم وانێ ئێران بشێتە شەڕێکەوە دەژی ئیسرائیل بۆ نمونە ئەوەی کە لە غەزە ڕوودەدات ئەوەی لە لوبنان ڕوودەدات پەیوەندی بە دووبارە ڕێخستنەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوەی ئەمریکا سەرپەرشتی دەکات و ئێرانیش بەشێکە لێ بەڵام ئێران خۆی ناچێتە شەڕەکەوە چاکەکانی ئەمریکا دابینی دەکات ئەم شەڕە ئێرانی چەکی گروپی مەقاومە دابین دەکات کەسیان ناچنە شەڕێکی ڕاستە و خۆ دژی یەکتر ئیسرائیل سەرپەرشتیەکات. ئەحمەد شەناق بەڕێز جەنابەت ئاگداریت کە بەرپرسی سیاسەتەکانی دەرەوەی یەکێتی ئەوروپا دەڵێ ئیتر ئیسرائیل تەنانەت ئەمریکاش ناتوانێت کاریگەری بخاتە سەر بۆ ئەوەی کە ئاگربەست ڕابگەن هەرچەند بڕیار بوو کە ئاگربەستێکی 21 ڕۆژە ڕابگەێنرێت پێ وایە ئەمە دەست هەڵگرتنە لە ئیسرائیل بۆ ئەوی کە بەویستی خۆی شەڕەکە پەرە پێبستێنێت. نەخێر من پێشەوانەی ئەم ڕایم ئێستا ئیسرائیل بە گوێرە یاساکانی ئەمریکا کار دەکات ئەمریکا شتێک بڵێت ئیسرائیل بەگوێی دەکات شتێک نییە ئیسرائیل بیکات بە پێچەوانی ویستی ئەمریکاوە بەڵکو ئەوەی کە سەرپەرشتی وێنە گەورەکە دەکات ئەمریکایە دەوێت سیستەمێکی نوێ بێنێتەکایەوە لە بەرژەوەندی خۆی بێت ئیسرائیلیش باشترین داردەستە بۆ ئەم پرۆسەیە ئیسرائیل باشترین سەربازی ئەمریکایە کە بە بڕیارەکانی ئەمریکا ئەم شەڕی هەڵگرساندووە پێچوانی ئەم ڕێیان بە تەواوی ئێستا ئەو پرۆژەی کە ئیسرائیل خەریکە جێبەجێ دەکات بریتە لەوەی کە غەزەوا لێ بکات کە بە کەڵکی ژیان نێ بە هیچ شێوەیەک جا خەڵکەکەی ئاوارە دەکات و دانێرێت بۆ شوێنەکانی دیکە غەزەش کۆنتڕۆڵ دەکات هەمان پلانیشەیە بۆ کەناری ڕۆژاواش کۆنتڕۆڵ دەکات تەنانەت ئیسرائیل پلانیشی وایە کە باشووری لوبنانش کۆنتڕۆڵ بکات دوای ئەوەی تەسفیەی سەرکردەکانی حیزبوڵا دەکات و پاکیان دەکاتەوە لە باشووری لوبنان حکوومەتێکی بچووکراوەی شوێنکەوتە ئیسرائیلیان بۆ دادەنێت لە باشووری لوبنان بۆ ئەوەی کە هەمیشە لە ژێر کۆنتڕۆڵی خۆیان بێت ئەمە بە سەرپەرشتی ئەمریکا دەکرێت. پێت وایە کێ ئەتوانێت کە ئەم شەڕە ڕاگرێت و لەوە زیاتر تەشەنە نەسەنێت چ لایەک دەتوانێت ئەم کارە ئەنجام بدات؟ تەنها ئەمریکا دەتوانێت ئەم شەڕە ڕابگرێت ئەمریکا خاوەنی بڕیاری جیهانیە لەم شەڕەدا پێم وایە شەڕەکە ناوەستێت چونکە ئەمەی کە ڕووی داوە تەنها هەنگاوی یەکەمە بۆ دووبارە ڕخستنەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەمریکا دەیەوێت سیاسەتێکی نوێ پەرە پێ بدات سیاسەتێکی ئەمنی نوێ لە ناوچەکەدا پەرە پێ بدات ئەمریکا پلانی بۆ دوورمەودا هەیە سەرپەرشتی ئەم شەڕە دەکات ناوێت شەڕەکە بوەستێت جاکارەکانی لە ڕێگەی کێوە دەکات لە ڕێگەی دەست و پەیوەندەکانی کە ئیسرائیل و کۆمەڵێک سەرکردەی دیکەی عەرەبن کە شوێنکەوتەی ئەمریکان بۆیە ئەمریکا زۆر بەڕوردی کا لەسەر ئەو پلانەی دەکات کە بریتە لە پلانێکی گشتگیر بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێران و تورکیاش بەشێک دەبن لە پلانەکانی هەرێکە و بەشی خۆیان پێ دەدرێت هەرێکە و بەشی خۆیان لە سیستەمی ئەمنی ڕۆژهەڵاتی ئەگەر ئەمریکا ئەم شەڕەی ڕانەگرتووە هیچ کاردانەوەیەکی نەبوو و ئیسرائیلیش بەردەوام بوو نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست چی لێ دێت؟ من بڕوام وایە کە ئەو چەکەی کە ئێستا ئەو چەکەی کە ئێستا بەدەست ئیسرائیلەوەیە یاخود ئەو بۆمبانەی کە ئێستا بەدەست ئیسرائیلەوەیە و غەزەی پێپۆردومان دەکات یاخود باشووری لوبنانی پێپۆردومان دەکات چەکی ئەمریکین کێ دەتوانێت ڕەخنە لە ئەمریکا بگرێت کێ دەتوانێت ئەمریکا ڕابگرێت کەس ئەمریکا خۆی هەموو شتێکە خۆی کردووە بە پۆلیسی جیهان هیچ دەوڵەتێکیش نییە بەرامبەری بۆسێت هیچ دەوڵەتێک نییە ڕێگری لە پلانەکانی بکات ئەمریکا خۆی داڕێژەری سەرجەم پلانەکەیە پێم وایە کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر گرنگە بۆ ئەمریکا چونکە سیستەمێکی نەوتی گەورەیتە ڕێڕەوی ئاویتە سامانی سروشیتە وزەیتایە بۆیە پێم وایە ئەمریکا پلانێکەیە کە هەموو دەزوەکان پێکەوە ببەستێت بۆ ئەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستێکی نوێ دروست باشە بەڕێز ئەحمەد ئێستا دەزوەکان پێکەوە ئەبەستێت ئەمریکا یان پێشتر ئەمە لە مەتبەخێکی پشتەوە ئامادەکاری بۆ ئەمە کرابوو کاتە ینی پەیوەندی بە ئەو هێرشە نییە کە حەماس لە ئۆکتۆبەرا کردیە سەر ئەو ئاهەنگە ینی ئەمە حاڵەتێکە پێشتر پلانی بۆ داڕێژرا بوو ئێستا ئەمەی لێکەوتۆتەوە مەبەستم لەلایەن ئیسرائیل و ئەمریکاوەیە
گومانی تێدانە جا دەستگای ئاسایشی ئیسرائیل هەرچەند بەهێز بێت سوپاکەی هەرچەند بەهێز بێت ناتوانێت خودکارانە ئیش بکات. بێگومان کە ئیسرائیل ئەیزانی بە پشتیوانی ئەمریکا ئەیزانی کە حەسەن نەسڕڵڵا لەکوێ دەخەوێت لەکوێ هەڵدەسێت لەکوێ کۆبوونەوە دەکات. بێگومان ئیسرائیل پشتیوانێکی بێپێچوپەنای ئەمریکای لە پشتە ئەمریکا تەواو هاوکاری ئیسرائیلی کردووەم جارە لە کوشتنی حەسەن نەسڕڵڵا و سەرکردەکانی دیکەی حیزبوڵڵا. پێم وایە کە پلانەکەی ئەمریکا و ئیسرائیلیش بەو شێوەیە کە ڕێگریەک دروست بکەن لە فراوانیەکانی ئێران. ئیسرائیل بەتەنیا نیە لەم شەڕدا ئەمریکای لە پشتە ئەمریکا هاتووەتە ناو شەڕەکە و بە تەواوی لەگەڵ ئیسرائیل پشتیوانی دەکات بۆ ئەوەی کە تەواوی فەڵەستین بخەنە ژێر کۆنتڕۆڵی ئیسرائیلەوە غەزە بخەنە ژێر کۆنتڕۆڵی ئیسرائیلەوە کەناری ڕۆژاوا خۆتان دەزانن کە ئەوەی کە لە کۆبوونەوەی نەتەوە یەکگرتوەکان ئاماژەی پێکرا زۆربەی وڵاتان داوای ئەوەکەن کە ئاگربەست بکرێت ئەمە یەکەم. دووهەم داوای ئەوەکەن دەڵێن چارەسەری ئەم جەنگە تەنها دوو دەوڵەتی ئەواتە دەوڵەتێک بۆ فەڵەستین دابمەزرێت. ئایا پێ دوایە کڵپەی ئەم شەڕە لە دوای کوژرانی حەسەن نەسڕڵڵا و هەنیە دابمرکێت و ئیسرائیل بەوە ڕازی بێت دەوڵەتێک بۆ فەڵەستین دابمەزرێت لە کاتێکا هەردوو سەرکردە گرنگەکە نەماوە ناتوانێت خۆی پلانەکە دابنێت؟ نەخێر ئێستا بابەتی دوو دەوڵەتی بە تەواوی لە ناو چووە لەسەر ئەرزی واقع هیچ ئاسەوارێک لە دوو دەوڵەتی نییە. ئێستا ترەمپ کە کاندیدی کۆماریەکانە بۆ سەرۆکایەتی ئەمریکا وتوێت ئیسرائیل دەوڵەتێکی بچووکە بەڵام فراوانی دەکەین. لەلایەکی دیکەشەوە دیموکراتەکان کە ڕکابەری سەرەکی کۆماریەکان ئەوانەی شەرپیان وایە کە پرۆسەی دوو دەوڵەت لەم کاتەدا قورسە و دوو دەوڵەت ناکرێت بێتە دی. هەر بۆیە ئەمریکا بە تەواوی دشی دوو دەوڵەتیە. جا دیموکراتەکان بندیا خۆت کۆماریەکان هەر هەمویان لەگەڵ ئەوان کە لە کەناری ڕۆژاوا بدرێت بە فەڵەستین بەڵکو کەناری ڕۆژاواش بدرێت بە ئیسرائیل زیاتر فراوان بکرێت. باشە دۆخی وڵاتانی عەرەبی و بە تایبەت وڵاتانی عەرەبی مەبەستم لە ئەو وڵاتانەیە کە پشتیوانی لە فەڵەستینەکەن و بەشێکیشیان لەگەڵ ئیسرائیلە هاوبەشیان هەیە لە هەندێک جار. پێ دوایە دۆخی وڵاتانی عەرەبی لە ناوخۆیانە چی لێ دێت؟ من بڕوام وایە بەپێی ئەو زانیاریانەی کە ئیدارەی ئەمریکا بڵاوی کردووەتەوە کە ڕێکەوتنی سایکسپیک و هەڵوەشاوەتەوە. ئێستا ڕۆژڵاتی ناوەڕاست لە بەردەم گۆڕانکاریەکی گەورەدایە. ئەمریکا ماوەیەکی درێژە کار بۆ ئەم گۆڕانکاریە دەکات. عێراقیش ڕەنگە بەشێک بێ لەم گۆڕانکاریە، ڕەنگە سووریاش بەشێک بێ لەم گۆڕانکاریە، ڕەنگە فیدراڵێت بێتە پێشەوە نازانم. بەڵام دۆخەکە زۆر ئاڵۆزە. ڕۆژڵاتی ناوەڕە جارێکی دیکە تا بەش دەکرێتەوە. تەنانەت گۆڕانکاری دیموکراتیش بە خۆمان دەبینین چۆن لوبنانیەکان چۆن هەڵاتن بەرەو سووریا، چۆن لە فەڵەستینەوە هەڵاتن بەرەو ئوردن. پێم وایە کە پرۆژەکە زۆر لەوە گەورەترە. ئێمە تەنها چەند بەشێکی ببینین. ئەوەی کە ئێمە دەبینین تەنها بەشێکە لە شانوەکە. ئەمریکا ئامانجێکی گەورەتری هەیە، ئەویش ڕێخستنەوەی ڕۆژڵاتی ناوەڕاستە. جارێکی دیکە هێڵەکان دابش دەکاتەوە، جا لەسەر ئاسی دەوڵەت بێت، لەسەر ئاسی نەتەوە بێت، یاخۆ لەسەر ئاسی سیستەمی سیاسی بێت. پێم وایە بەشێک لە وڵاتەکان سوود لەم گۆڕانکاریانە وەردەگرن. پێم وایە ئێستا دەرگای ڕۆژڵاتی ناوەڕاست لە بەردەم گۆڕانکاریەکی گەورەدایە. ئەوەی ناتانیاهۆ دوێنێ وتی لە نەخشەکەی بەدەستەوە بووکە بە تەواوی ڕۆژڵاتی ناوەڕاست دەگۆڕێت. نەتەنیاهۆ کۆمەڵێک هەڕەشەیەک لە وڵاتانی کە بە وڵاتی نەفرەت لێکرا وەسفی گرتن. سپاس دەکەین ئەحمەد شەناق شرۆڤەکاری سیاسی لە ئەممانە و لە ڕێگەی سکایپەوە تایبەت بە کاردانەکانی کوژرانی حەسەن نەسڕڵڵا لەگەڵمان بوو. سپاس.